سلااوتان لەبێت هەواڵەکانی ساعت 4تان پێشکەشەکەم. ئەمڕۆ با بەشداری سەرۆک باخۆڵجەلا تاڵەبانی کەرنەڤاڵی کاندیدانێکێتی لە هەڵەبجە بەڕێوە چوو. لە کەرنەڤاڵەکەدا سەرۆک باخۆڵجەلا تاڵەبانی پامێکی بۆ خەڵکی سنوورەکە هەبوو ڕایگەاند خەونی هەڵەبجەیەکان با هەوڵ و ماندووبوونی سەرۆک کۆمار هاتەدی، بەڵام هێشتا شارەکە پێویستی بە خزمەتی زیاترە و پێویستە حکوومەت گرنگی زیاتر بە هەڵەبجە بدات. سەرۆک بافڵ لە پامەکەی داوتی لە بەغدا پارێکی زۆر هەیە و دەبێت هەوڵ بدرێت ئەو پارەی بۆ هەڵەبجە خەرج بکرێت. ڕۆنیشی کردوتەوە یەکێتی حیزبێکی دووربینە و چاوی لە داهاتووە بۆیە پرۆژەی بە پارێزگابوونی هەڵەبجە لە ساڵی 1999دا سەرۆک مام جەلال خستێڕ. هەڵەبجە ڕێزێکی تایبەتی هەیە لە یەکێتی نیشتیمانی کوردستان. کەم شوێن لە دنیا ئازاری بینیوە وەکو هەڵەبجە، وەکو ئەم دەڤەرە بە عام. هەر یەکێتی نیشتیمانی کوردستان وەک پێویست دیفاعی کردووە لە هەڵەبجە، بە سیاست، بە دیپلۆماسی، بە ئاسن و بە خوێن. هەڵەبجە بووە بە مەحافزە. بزانە یەکێتی نیشتیمانی کوردستان چەند دووربینە. 1999 ئەم پرۆژەیە لای مام جەلال پرۆژە بوو. ئەوە مامە حەمی لەوێ دانیشتووە. وایە مامە حەمی؟ گوێتان لێ نییە؟ ئەڵێ وایە. لە حکوومەتی هەرێم دەستی کرد بە بەرنامەکەی، لە بەغداد وازی نەهێنا، هەر بەردەوام بوو. خۆشبەختانە بە ماندووبوونی سەرۆک کۆمار دکتۆر لەتیف خەونەکەتان هاتە دی، بەس خەونەکەمان تەواو نەبووە. هێشتا وەک پێویست ئەم دەڤەرە خزمەت نەکراوە. بۆچی حزبێک لە کۆڤیدەوە حزبێک پشتیوانی مەکتەبەکانی ئێرە بێت، خەستەخانەکانی ئێرە بێت، ئەی حکوومەت ئەو پرسیارەکەن لە خۆتان؟ کاک دیار پرسیار نییە لای جەنابەت؟ ئەی حکوومەت ئەی ئەو هەموو خزمەتە لە بەغدادەوە ئەکرێت، بۆ هەڵەبجە نەکراوە وەکو پێویست؟ ئێمە هەدەفمان ئەوەیە ئەمە عەکسەکەینەوە. بەغدا دەبێ وەکو شوێنەکانی تر خزمەت بکرێ، ئەگەر زیاتر نە. ببوورە هەڵەبجە ئەبێ وەکو شوێنەکانی تر خزمەت بکرێ، ئەگەر زیاتر نە. ناڵێم ئەگەر، ئەڵێم کەی دەنگێکی باشمان هێنا و سەرکەوتوو بووین لەم هەڵبژاردنە. ئێمە بەرنامەمان زۆر هەیە بۆ هەڵەبجە، شارە زوور و هەر هەورامان. زۆر بەنەوعێک هی جیاواز ئەم جارە ئێمە ئیشەکەین. ئێستا ئەبێت ڕەبتێکی گرنگ، ڕەبتێکی زۆر کۆنکریتی دروستکەین لەگەڵ حکوومەتی بەغداد. پارەیەکی زۆر هەیە لەوێ، ئەو پارەیە ئەبێ لێرە خەرجکرێ. برادران، بۆ وەک پێویست بزنس لە هەڵەبجە نییە؟ بۆ گەنجەکانمان ئێرە بەجێهێڵن نەچنە شارانی تر؟ زۆر مەجال هەیە لە هەڵەبجە بۆ ئیشکردن. ماڵە شەهیدەکانمان وەکو پێویست خزمەتەکرێن، وەکو ئەوانەی بەغدادن. کەمەندامەکانمان شتێکی تریش هەیە با لە بیرمان نەچێ. ئەی ئەو هەموو برینارانە کە ئێستەش جیل لە دوای جیل نەخۆشییان هەیە، موشکیلەی تۆبیان هەیە لەبەر ئەو کیمیا بارانەی کە ئەو حەیوانە ڕشتی بەسەر میلەتەکەی خۆیە. وایە یەکێتی خەڵکە نێرێت بۆ عیلاج خەڵکە نێرێتە دەرەوە، بەس فریا ناکەوی. پرۆژەیەکمان هەیە لەگەڵ حکوومەتی بەغداد، ئیشەڵڵا ئەم خزمەتانەش زیادکەین وەکو پێویست. واجبی بەغدادە خزمەتی هەڵەبجە بکات. خۆشبەختانەش لەبەر عیلاقاتی یەکێتی نیشتیمانی کوردستان، لەبەر توانای یەکێتی نیشتیمانی کوردستان، لەبەر هێزی یەکێتی نیشتیمانی کوردستان، ئێمە ئەتوانین ئەم شتانە دابینکەین بۆتان.
هەر لە ئەوتارەکەیدا سەرۆک باپۆڵجەڵا تاڵەبانی بە هەڵەبجێیەکانی ڕاگەیاند یەکێتی حزبی خۆتانە هیچ حزبێک وەکو یەکێتی نەیوێراوە بێتە پێشەوە کێ وەکو یەکێتی گەنج و ژنی تێدایە جیلەکەی پێشووتر دەخەینە سەرسەرمان سەرۆک باپۆڵ وتیشی ئەم ناوچەیە پڕە لە پیاوی ئاینی و تێکۆشەر بەڵێن دەدەین ئەمنیەتتان و کەرامەتتان بپارێزین و تا یەکێتی زیاتر بەهێز بێت زیاتر دەتوانین خزمەتی هەڵەبجە و هەڵەبجەیەکان بکەین سەرۆک باپۆڵ ڕاشیگەیان پێویستە هەڵەبجە ببێتە پایتەختی کشتوکاڵی عێراق و کار بۆ ئەوەش دەکەین هەر لە پەیامەکەیدا سەرۆک باپۆڵ ڕوونی کردوێتەوە پێویستە بودجەی هەڵەبجە ڕاستەوخۆ لە بەغداوە بنێردرێت و بخرێتە خزمەتی خەڵکی سنوورەکەەوە هەڵەبجە شارە زوور هەورەمان سەی سایق ئەتوانێت بەهەشتی کوردستان بێت بەهەشتی کوردستان بێت سپاسی نوخشەخانەکەم کە ئەو هەموو ئەجنەبیە یێنێتە ئێرە ئەو هەموو دیپلۆماتە یێنێتە ئێرە ئەو هەموو کۆنسڵە یێنێتە ئێرە پیشانیان نەدات کە ئێرە چ مەجالێکی تایە ئەتوانێت ببێتە سنتەری کشت و کاڵ و گەشتیاری لە عێراق بۆ نەیکەین بۆ نەیکەین من دڵنیاتان ئەکەمەوە کاندیدەکانمان هەدەفیان هەرەوە ئەبێت ڕێز ئەگرن لە ئێوە وەکو یەکێتی چۆن ڕێز ئەگرێت لە ئێوە ئەم دەڤەرە دەڤەرێکی زۆر عەزیمە پڕ لە مامۆستای ئاینی پڕ لە پیا و مەعقوول پڕ لە ماڵە شەهیدان پڕ لە تێکۆشەر و عائیلەی تێکۆشەران وعدتانە دەمێ چۆن ئێستا ئەمنیەتیان ئەپارێزین ئەمنیەتیان زیاتر ئەپارێزین کاکە کەرامەتتان ئەپارێزین پارەی هەڵەبجە بێ ڕاستە و خۆ بۆ هەڵەبجە بێت هیچ پێویستان بە موتەرجیم نییە هیچ پێویست ناکات خزمەتی ئێوە بچێتە شوێنێکی تر و دوای بینێرن بۆ ئێرە حەق و حقوقی هەڵەبجە پارەی هەڵەبجە پارەی ئەم دەڤەرە بە ئام ڕاستە و خۆ بۆ خۆتانێت ژنان و گەنجان ئێمە حزبی ئێوەین ئەو هەموو حزبەی تر قسەی زلتان بۆکەن واکەین و واکەین و واکەین فەرموو کێ وێراوێتی وەکو یەکێتی وا بچێتە پێشەوە سەری مەکتەبی سیاسیەکەی ئیمڕۆمان کە سەری کۆمیتەکانمان کە سەری دەموچاوی خۆتاندان کە کە یەکێتی ئەوەنە گەنج بووە و ئەوەنە ژنیتیا بووە و وەکو نوخشەخان لە سەری سەرەوە ئیشەکەن بۆ ئەم حزبە لە عینی کاتە ئێمەین توانیومانە جیلەکەی کە مامۆستای ئێمەیە جیلەکەی پێشتر بخەینە سەر سەرمان و ڕێزیان لێ بگرین بەیەکەوە ئەم مەنتیقەیە جوانەکەینەوە بەم ڕۆحیەتە یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵبژاردن بە هەڵبژاردن بۆ پێشەوە ئەڕوا هەموو نەیارەکانمان کە ئەو ڕۆژە بۆم ڕوونکردنەوە نین هەر بۆ دواوە ئەڕۆن و هەر بۆ دواوە ئەڕۆن هەر واشە بێ هەڵبژاردن بەڕێوەیە سندوقەکانم بۆ سەوزکەن بۆ منی سەوز مەکەن بۆ خۆتانی سەوزکەن بۆ ئەو خزمەتەی کە ئێمە ئەمانەوێ بۆتان بکەین سەوزی بکەن بۆ ئەو ماڵانەی کە ئەنفالیان بینیوە سەوزی بکەن بۆ ئەو ماڵانەی بە کیمیاوی وایان لێکردن سەوزی کەن بۆ ئەو هەموو تێکۆشارانە کە ئەمڕۆ ناتوانن لەگەڵ ئێمە لێرە بن بۆ ئەوان سەوزی کەن خۆتان ئەزانن کێ حزبی میلەتە کەرنەڤاڵی ناساندنی کاندیدانی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە گەڕەکی پەنجعالی کەرکووک ڕاستەوخۆ بەڕێوە ئەچێت هەر ئێستا سۆمامە سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەددینی یەکێتی نیشتیمانی کوردستان وتارێ بێت پێکەوە بینەرێ بێ دوش دەبێ هەمومان بەیەکەوە دوانین و کەرکووک و دەوروبەری دەبێ شتێک نەمێنێتەوە لە غێری سەوز و دەنگی 222 و ئێمە ئەوەی کە ئێستا کراوە هەمومان نەزانین ئەو ناخۆشی و نەهامەتیانەی بەسەر کەرکووک داهات
شەڕی 3 ساڵ و نیوەی داعش ڕووداوەکانی ریفراندۆم و 16 ئۆکتۆبەر و ئەو ڕووداوانە هەمومان بە یەکەوە بووینە. ڕەن بێ ڕۆژێک لە ڕۆژان شارەکەمان بەدێنێشت بێ بە یەکەوە ڕوبەڕووی ئەو تەحەدی و ناحەقیانە بووینەوە و لە ڕابردوش پێمان گوتن کە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەڵێن بێ پۆستی پارێزگار وەرەگرینەوە بەڵێنەکەمان گەیاندە سەر و کوڕێکی خۆتان و برایەکی خۆتان ئێستا پارێزگاری کەرکووکە و هەر لەم پەنجەعەلیە ئەگەر ساڵێک پێش ئێستا بین تەمەشاکەین لەگەر ئێستا چ پرۆژەی خزمەتگوزاری و کاری ئاوەدانکردنەوە لە ئێستا دەکرێت چەندین شوێنی دیکەش ینی ئێمە ڕۆژگارێک داهاتوینە پەنجەعەلی دەبایە لەگە هەواڵەکانمان لەگە بازنە و لەگەر کۆمیتە دەبایە لەسەر بودجەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئیدارەی گشتی پرۆژەیان بۆ جێبەجێ بکەین بەڵام ئێستا دەنجی ئێوە دەگەێنینە حکوومەتی خۆجێیەتی و دەگەینە برایەکەی خۆتان کە ئەرچی ئێمەیە خزمەتی بە تایبەتی سەردەم کەرکووک و دەوروبەری و دیاتەکانی و بە تایبەتی پەنجەعەلی ڕەمێ لە هەفتەیەکدا ڕۆژی داهاتوو بەردی بناغەی ئاوی پەنجەعەلی کە ئەوە مەشروعێکی گەورێ و 25 ملیاریە کە حکوومەتی خۆجێیەتی کەرکووک جێبەجێیەکە ئەوەش یەکێکە لە خزمەتکردنی پەنجەعەلی و ئەم سنوورە. من بۆیە هەر ئەوەتان پێ دەڕێم دەبێ ڕۆژی 11 هەمومان بەیەکەوە هەر من گومانم لە دڵسۆزی ئەم جەماوەرە خۆشەویستە خەڵکانە نییە بەڵام نابێت هەر یەک لە ئێمە دەبێت پێشمەگە ئاسا خۆمان دراوسیەکانمان دراوسەیەکانمان کە سوکار هەمووی ڕۆژی 11 بەجوویی بڕۆین بیامێنە سەر سندوقەکانی دەنگدان و بەڕاستی ئەمە بۆ ئەوە نییە بن هەر وەختێک منداڵێکی کەرکوچی دەبینم بێنازە بێ گریانم بۆی دێ هەر ڕۆژێک بەچەر ئەمڕۆ چوومەتە ماڵێک لە پەنجەعەلی هەواڵان دەزانن ماڵێکی کەم ئەندام کە ماڵەکەی سوتاوە ئازارم پێدەگا بەڵام ئەگەر بمانەوێ کەرکووک بکەینە کەرکوچێکی نمونەیی دەبێت بە دەنگەکانمان بۆی بتوانین لە داهاتوو خزمەتی کەرکووک و کەرکوچیەکان بکەین لە ناخەوە پێمان خۆشە کرێتیەک نەمینێ لە ناخەوە پێمان خۆشە گەنجێکمان بێکار نەمینێتەوە لە ناخەوە پێمان خۆشە ئەوەی باشە شایستەی کەرکووکە کەرکووک بکەینە کەرکوچێکی نمونەیی ڕۆژگارێ بە خوێن و بە قوربانیدان شەهیدەکانی ئێمە کەرکووک شایەدی ئەوە دەدەن فەرماندەکانمان شایەدی ئەوە دەدەن بەڵام ئەمڕۆ لە پرۆسەی دیموکراسی و پێم وایە هەموو لایەنەکان لەوە تێگەیشتوونە کە ئەمڕۆ یەکێتی لە کەرکووک هێزی نەک یەکەمە بێڕکابەرە وە شتێک نییە کە لایەنەکان یەکێتی بە منافسی خۆیان تێبگەنوانە بەڵام ئێمە چاومان لەوەیە لەم نوێنەرانە زۆرتری خەڵک بنێرینە پەرلەمانی عێراق چکە بەشێک لە شەڕەکانمان لەوەیە هەواڵان دەبێت لەوە تێبگەن مانایەوە نییە ڕەن بێ یەکێک لە جێگای خۆی برێ بە دەنگەکەی من هیچ نابێ ئەوەی دیکە برێ بە دەنگەکەی من بەڵێ یەک دەنگ زۆرە لەم قانونی ساندیگۆ ڕەن بێ بە قاسمی ئینتیخابیەکە ڕەن بێ کورسیەک لە دەستدەین لە نەتیجەی دەنگێکەوە بۆیە گرنگە ئێمە بە تایبەتی ئێستا حکوومەتێکمان هەیە ڕۆژ بە ڕۆژ خزمەتەکە لە ناو شار ئەوە چۆتە قەزا و ناحیەکان ئەوە چۆتە دێهاتەکان بەڵام ئەگەر بمانەوێ حکوومەتەکەمان سەرکەوتوو بێ دەنگمان دلێر بێ بەهێز بێ دەبێت تیمێکی باش بنێرینە پەرلەمان و بۆی لەوێشەوە ئەوان و لەگەر تیمەکەی ئێرە هاوشان بۆی خزمەتی کەرکووک و کەرکوچیەکان بکرێت من ینی وەکوتم دەچمە هەر شوێنێکی کەرکووک خەڵک چاوی لە یەکێتیە یەکێتی لە کەرکووک جیا ناکرێتەوە و بەڕاستیش ئەم قسەیە بۆ ئەوە نییە ڕەن بێ ئێمە ساڵێک پێش ئێستا ڕۆژێ لە ڕۆژان خۆمان لە میلەتەکەی 2 ساڵ پێش ئێستا 5 ساڵ پێش ئێستا ڕۆژێ خۆمان لە میلەتە و لە کاتی هەڵبژاردن نەبووە برێندەی لە کاتی هەڵبژاردن دەچینە ناو میلەتی خۆمان ئەو کاتانەمان خۆشە لەگەر خەڵکی پەنجەعەلی بە شەرەف لەگەر خانووە قوڕەکان نانی ئێوارە بخۆین نانی نیوەڕۆ بخۆین چایەک نان و چایەک لە ماڵی ئەوە بخۆین بۆ ئێمە شانازیە بەڵام گرنگەوەیە کە ئێمە هەمومان تیمێک بین بە یەکەوە و ئەم فترەکەمەی ماوە هەر یەک لە لای خۆتانەوە خوشکانمان کەسایەتی کۆمەڵایەتی گەنجەکانمان چین و توێژەکانمان بە یەکەوە بڕۆین کە هەر یەک بزانین چۆن چوینەتە سەردانی چەند ماڵمان کردووە چەند خەڵک نابێ پەنجەعەلی شتێک بمینێتەوە دەنجی بۆ دەوە بێت دەبێت دەنگەکانمان بۆ بێ پەنجەعەلی پەنجەعەلی نمونەیەکی یعنی شوێنێکی مۆدێرن کە
لە هەموو ڕوویەکەەوە خزمەت بکرێ خۆ وەکوتم ینی ئێستاش بەشێک لە کۆڵانەکانی ماوە پرۆژەی خزمەت گوزاری پێویستە بەسەر لەم فترەی ئەم چەند ساڵەوە برادران ئەزانن چ پرۆژەی کۆنکریت و کارەبا و پێداویستیەکانن ئەگەر دەسەڵات و حکومەتت نەبێ و نێنەرم نەبێ لە مەجلیسی محافەزە و محافەزەکەتی خۆت نەبێ و لە پەرلەمان نوێنەرت نەبێ بە تاکید ئەوە بە کەسمان ناکرێت و ئێمە کاکڕێباریشمان کە دامنا بە سەرۆکی لیست کاکڕێبار هەر کاکڕێبار لە کەرکووک دەمینێتەوە بەڵام لێشتان ناشارمەوە حەزەکە محافزەکە ئێمە سەرۆر بیستە دەبێت لە عاز محافزەکانی دیکە دەنجی یەکەم بێنێ چکە پێگەی زیاتر بەهێزترە بێت لە ناو عێراق و لە لای لایەنە پەیوەندیدارەکان حتمما کورسیەکەی خۆی بۆ ئەم هەواڵانەی دیکە بەجێ دێڵێک کە ئەمان دەڕۆنە پەرلەمان و نوێنەرایەتی کەرکووکەکەن بەڵام بۆ ئەوەی جارێ دیکە ئێمە کە بتوانین ئەمەی کە کراوە شتی زۆر باشتر و زیاترمان لە پێشە کارمان لە پێشە بۆ گەنجەکانمان بۆ ئاوارەکانی دەرەوەی کەرکووک بەڵێنێکمان داوە من ناڕێم بە مانجێک و دوومان بەڵام لە خلالی ساڵێک چەندین بجەماعی عەسری دروست دەکەین بۆ ئەو ئاوارانەی لە هەولێر و لە شوێنەکانی دیکە بۆەوەی بە هەر شێوازێ بێ خەڵک لە شوێنی دیکەوە چاوی لەوە بێ چۆن بگەڕێتەوە کەرکووک لە سلێمانی لە هەولێر لە سۆران لە گەرمیان لاوە ئەمە بە تێکرێ بەوە کرێ کە ئێمە یانزە هەموو دەنگەکانمان وە سندوقەکانی دەنگدان پڕ بکەین لە دەنجی 222 لە کاندیدە بەڕێزەکان کە ئەمانە نوێنەری ئێوەنا وەکو گوتم ئێمە ئەگەر ماندوو بوون لەش هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەڵام هەموو ماندووبوونەکەتان لەبیر چووە چکە نەتیجەی هەبوو دەچوینە سلێمانی هەر یەک لە ئێوەمانە دەچوینە هەولێر دەچوینە شارەکانی دیکە کەرکووچیەکان سەرتان بەرز بوو دەبێت کەرکووک هەر سەری بە بەرزی ببینێتەوە هەر بەرز بێ دەبێت هەر بە بەسەر بەرزی ببینێتەوە بەڵام دەبێت خۆمان ماندووکەین ڕەبێ جەسەدی چەند من زۆر دەر هەواڵەکانم پێمەڕێن دەرێن ئەگەر لە تەندروست دەرێم کە سەرکەوتمان بەدەست هێنا تەندروستیش باشە بێ هەموو سەحەتێکم باشە بێ باوەڕتان هەبێ دەبێ هەمومان بەیەکەوە شەو ڕۆژ بکەینە سەر یەکتری بۆی زۆرترین دەگبێنین بۆ لیستەکەمان و بۆ 222 کە بەیەکەوە بە سەرۆک مامزەلا برێن بە ڕێبازەکەی برێن بە سەرۆکی برای بەڕێ سەرۆکی یەکێتی برێن چونکە خەڵکی دەرەوەی یەکێتی باسی کەرکووچی کردووە باسی یەکێتیەکانی کەرکووچی کردووە باسی جەماوەرەکەی کرد ئەو بە تەنیا من نیمە ئێوە هەواڵەکانمانە محافزەکەتانە جەماوەرە خۆشەویستەکەمانە چونکە ڕۆژێک لە ڕۆژان خۆمان دیان ناکەینەوە من قسەیەکم کردووە ڕەم بێ زۆر داریش باوەڕتان هەبێ لە ناخەوە خۆم بە خزمەتکاری منداڵێک چ کەرکووچیەکان نەزانم هەتا بە تەمەنێک و ئەوەی بە ئێمە بکرێ هەوڵەدەی بۆیان جێبەجێ بکەین ڕەمی ئەم ماوەیە بە حکمی گەڕانم ئێستا ئەمڕۆ لە پرسەیەک بۆ خەڵک وتی وەڵای یەک دوو ڕۆژ ئێوتم وەڵای کاکە ڕۆژێک لە گەرمیانم ڕۆژێک لە هەولێرم ڕۆژێ لەوەمە فریایەوە ناکە و ڕەبێ ڕۆژێ دابنم بۆی ئەگەر هەفتەی ڕۆژێ بێ ئەوەی داواکاری هەبێ لە مەکتەبی سیاسی بەڵام بە خۆتان لەوە تێدەگەن ئەمڕۆ بەیانەکەی لە پەنجەعەلی بووم هەندێک خەڵکی پەنجەعەلی چوو بە مەکتەبی سیاسی کاک حەسیبوتی کاکە بمزانی با دەمگوت وەرنە ئێرە بۆیە من دڵنیاتانەکەینەوە کە دەڕێن خۆمان بە خزمەتکاری کەرکووچیەکان نەزانین بە جەماوەرەکەی چکە سەرمان بە ئێوە بەرزە دەبێ هەر بە سەربەرزی و هەر بژی کەرکووک هەر بژی لیستی 222 و ڕۆژی 11 دەبێ هەموو دەنگەکانمان بە 222 بدەین و ئارامگەی شەید بە ئارامگەی سەرۆک مامجەلال و بە شەیدەکانمان برین ئەمە دەگوڕێ جیەچێتیەک کەرکووچیەکانە ئەمە وەفای کەرکووچیەکانە بۆ ڕێبازەکەی سەرۆک مامجەلال و کە هەر وەک باسەکەین کەرکووک و یەکێتی لێکدا ناکرێتەوە بە پشتیوانی خوا و ئەو جەماوەرە خۆشەویستە سەرکەوتن هەر بۆ ئێمەیە و من دڵنیام ئەمجارە سەرکەوتنێکی بێوێنە تۆمارەکەین چکە ئێمە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئیدارەمان لەبەردەست نەبوو حکومەتمان لەبەردەست نەبوو ئەو دەنگ و ڕەنگەمانێنە ئەمجارە دڵنیامە جەماوەری کەرکووک لەوە تێدەگەن و دەنگەکان هەموو بە 222 دەن جارێککە هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن و زۆر سپاس بۆ حاجی و بە خێراتنتانەکەم زۆر سپاس.
بەڵەوەی کە بینیمان لە کەرنەڤاڵی ناساندنی کاندیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە گەڕاکی پەنجالی وتاری ئاسۆمامە سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەدینی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. کەناڵی کەرکووک دەنگی ئەو خاوەن پێداویستیە تایبەتەی پێش چەند ڕۆژێک ماڵەکەی سوتا گەیاندا سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەدینی یەکێتی نیشتیمانی کوردستان و داواکاریەکانیشی جێبەجێکران. پێش چەند ڕۆژێک خانووی هاوڵاتیەک لە گەڕاکی پەنجالی بە تەواوی کلوپەلەکانی ئەو سوتا. دوای ڕووداوەکە خاوەن ماڵەکە لە مایکی کەناڵی کەرکووکەوە داوای کردبوو ئاسۆ مامەد سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەدینی یەکێتی بەهانایەوە بچێت. ئەمڕۆ ئاسۆ مامەد ماڵی ئەو هاوڵاتی بەسەر کردو وێڕای کڕینەوەی تەواوی ناو ماڵەکەی یەکێکی نیشتەجێبوونیشی بۆ دابین کرد و لا کرێچێتی ڕزگاری کرد. ئەو هاوڵاتیە خاوەن پێداویستی تایبەتەوە ماوەیەکی کەمیشە هاوسەرگیری کردووە. دوای ئەوەی شەوی شەممە لەسەر یەکشەم بەهۆی شۆرتی کارەباوە ئاگر لە ماڵەکەی عەلی بەردەبێت و دەسووتێت لە ڕێگای کەناڵی کەرکووکەوە داوا لە ئاسۆمامەند سەرپەرشتیاری کەرکووک سڵاحەدینی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکات بەهانایەوە بچێت. 15 ڕۆژە هاوسەرگیرم کردە. داواکار لە کاکە ئاسۆ لە کاکرەبا فرام بکەم بەخوا کەسم نییە لەخوا زیاتر کەسم نییە. دوای ئەو پەیامە سەرپەرشتیاری کەرکووک سڵاحەدینی یەکێتی نیشتیمانی کوردستان دەچێتە لای عەلی و ماڵەکەی بەسەر دەکاتەوە. یەکسار بڕیار دەدات شوقەیەکی پێ بدرێت و سەرجەم پێداویستیەکانی نێوماڵیشی بۆ دابین بکرێت. تازەش پرۆسەی هاوسەرگیری کردووە بە تاکید ئێمە هەر هاوڵاتیەکی ئەم شارەیان خەڵکی ئەم شارە بە بەتایبەت ئێمە لە گەڕەکی پەنجەعەلینە هەموو کە سوکاری شەهید و ئەنفال و خەڵکی تێکۆشەرن. ینی شتێکی زۆر ناخۆشە بەڕاستی کە من ڤیددیۆیەکەم بینی و تازە پرۆسی هاوسەرگیریان کردووە ئازاری داین بەڵام ئەمڕۆ هەر یەکسەر دەیگوازینەوە ئەو شوقانەی کە دەیبەخشینە ئەو خەڵکانەی کە پێویستیان بە شوێنی نیشتەجێبوونەوە کەلوپەلی ناوماڵەکەشی بۆ جێبەجێەکەین و عەلی ئێستا دڵخۆشە و سوپاسی ئاسۆمامەند دەکات کە کردیە خاوەن ماڵی خۆی و دەڵێت یەکێتی نیشتیمانی کوردستان خەمخۆری سەرجەم کەرکووکیەکانە. باوکێمە قسووری نەکرد ماڵی ئارەوەڵە ماڵی ئەوەی قسووری نەکرد مەمنونیم هەتا مردم خوا تەمەنی درێژکە لەگەر ئێوەش وەڵی چاوەڕێ مامە ئاسۆم بوو وتم فریامەکەوێ ئاخری فریامش کرد ماڵ کاکە شەفێ قشاوە نەدام بێ قسووری نەکرد ماڵیان ناوە بێ مەمنونیانم ئینشاڵڵا 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 براکەم ئینشاڵڵا ماڵیان ناوە بێت. بەهۆی شۆرتی کارەبا لە هەژدەی ئەم مانگە لە گەڕەکی پەنجەعەلی ئاگر لە ماڵی هاوڵاتیەک دەکەوێتەوە کە خاوەن پێداویستی تایبەتە و بەهۆیەوە ماڵەکەی دەسووتێت کە خۆی بەکرێت یایدا دەژیا. دوای بینینی حاڵەکەی ئاسۆمامەند سەرپەرشتیاری کەرکووک سڵاحەدینی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی کرد و بڕیاریدا بیکاتە خاوەن ماڵی خۆی. شاڵاو عومەر کەناڵی کەرکووک. پێشمەرگە دێرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان پەیمان بۆ لیستی 222 یەکێتی دووپات دەکەنەوە و بەژاریکردن لە هەڵبژاردندا بە گرنگ دەزانن و دەڵێن پێویستە گەنجان درێژە بۆ شۆڕشە بدەن کە لە ڕابردوودا بەچەک کردومانە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاخدا بەچەک شۆڕشی دەکرد و لە ئێستادا بە شێوەیەکی دیموکراسی بەردەوامی بە خەبات دەدات و پێشمەرگە دەرینەکانی یەکێتیش پەیمان دووپات دەکەنەوە بۆ لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان و بەشداریکردن لە هەڵبژاردندا بە گرنگ ناو دەبەن. ئێمە وەکو پێشمەرگەی دێرین کاتی خۆی پێویست بوو خەباتمان بە چەکە کرد بوو شەڕ و هینمان لەگەڵ حکوومەتی عێراقیە کردوانە بەڵام ئەمڕۆکە شێوە خەباتەکە گەڕاوە بۆ مەسەلەی خەباتی سیاسی و دەنگدان و خزمەتکردن بە میلەت و بە پرۆژە ئەوانە. جا من لە لێرەوە داوا لە هەموو پێشمەرگە دێرینەکان لە کەسوکاری شەیدان لە کەسوکاری زیندانە سیاسیەکان ئەنفالەکان داوایان لێکەم وەکو پێشمەرگەیەکی دێرینی دانەبڕاوی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆژی دەنگدان بچنە سەر سندوقەکان دەنگ بدەن بە یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەلا هەموو عالەم و ئاشکرا دیارە کە چۆن لە شاخ خەباتی کردووە و ماندوو بووە و دەیان و هەزاران شەهیدمان داوە ناوی حیزبی شەهیدانە. پێشمەرگە دەرینەکان داواکارن لە گەنجان لە ڕۆژی دەنگداندا بەشداری بکەن و دەنگ بەو لایەنە بدەن کە هەمیشە پاڵپشت و پشتیوانیان بووە و لە ڕێگەی دەنگدانەوە بەردەوامی بە خەباتی
پێشمەرگە دێرینەکان بدەن. من نمونەیەکی زیندوتان بۆ ئەجەرمە لە ساڵی 1970 بە ڕێزمام جەلال کۆی کردینەوە لە سەرگەڵ و لەگەڵ ڕەوانشار کاک نەوشیروان مستەفا باسی ئەوەی کرد کە ئێمە حیزبی پێشڕەوین، ئێمە ئەچینەوە ناو شار ڕژێمی فاشستی بەغدا ئەڕوخێ، ڕژێمی سیستەمی پەرلەمانی و هەڵبژاردن دێتە کایەوە لە وڵاتە، بۆیە پێویستە لە ئێستاوە ئەنجومەنێک دامەزرێنین لە دەیهاتەکانە و فێری هەڵبژاردننی دیموکراسیان بکەین. من خۆم هیچێ بووم لە ئەندامانی لیژنەی کاروباری کۆمەڵایەتی لە ساڵی 1970. ئەمە نمونەیەکە کە جەنابی مام جەلال کاریزمایەک بوو، سەرکردەیەک بوو، سیاست بەدارێک بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، پێشبینی 10 ساڵی داهاتوویە کرد. ئێستا حاڵی حاضر ئەو پێشبینەی جەنابی مام جەلال لە ئارادایە، لە ئارادایە بە هەڵبژاردن و بە دیموکراسیەت و یەکێتی نیشتیمانی کوردستان پێکهاتوو لە 3 باڵ فرەمنبەر بوو، چەندی باڵ لە خۆی گرتبوو. ترەوە هەموو خەڵک ئاگادارە کە یەکێتی نیشتیمانی کوردستان چالاکیەکانی ئەنجامەدا لە شاخ کە چەندێک گرنگ بوو شاخەکە لە ئەو شاخەدا چەندین داستانی نەخشان بە خوێنی چەندین هەزارها شەهید لەو شاخە پێشمەرگە شەهید بوو. شۆڕشی خەباتی پەرلەمانی هاتە ئارەوە، هەمووان ژەدانی خەباتی پەرلەمانی بە دەنگدانە لەسەر سنووقەکان. ئێمە ئەگەر عاجزین لە سنووق و دوورکەوینە لەوێ بەهاڕی زەرەرمانە. داوا لە دەنگدەری بەڕێز دەکەم، خەرکی ئەم شارەش شاری کەرکووکی خۆڕاگەر بەرەو سندوقی دەنگدان بوون، دەنگدان بە پێ کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڕاستی کاندیدەکانمان ئەمساڵ لەم خولی هەڵبژاردنەیە زۆر کاندیدی بەهێزن و زۆر دڵسۆزن، لە هەموو توێژ و هینەکانی گرتوۆتە خۆی. خەڵکی تۆکەشەری چاشتیان، شارەزای تایە، خاوەن بڕانامەی باشیان تایە، خەڵکانی دڵسۆز و پاکیان تایە، خاوەن ڕابردی باشیان تایە، خەڵکی چاکیان تایە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەردەمی شاخ و لە دوای ڕاپەڕین گرنگی زۆری بە خزمەتکردنی دانیشتوانی کوردستان بە گشتی و کەرکووک بە تایبەتیدا و هەمیشە کاری کردووە بۆ دەستەبەرکردنی ژیانێکی شایستە بۆ نەوەکانی ئایندا. دیار تاڵێب، کەناڵی کەرکووک. یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە زیاتر لە 150 کاندید لە 8 پارێزگای عێراق بەشداری هەڵبژاردنەکە دەکات و لە پارێزگای نینەواش لە چوارچەوەی هاوپەیمانێتی خەڵکی نینەوادا بە ژمارە 281 بەشدارە و 31 کاندیدی هەیە. سەرجەمیان لەلایەن کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق و پەسەندکراون. یەکێتی لە پارێزگای نینەوا زیاتر لەو ڕێژەی لەلایەن کۆمسیۆنەوە دیاریکراوە بۆ بەشداری ژنان. ژنی کاندید کرد و گەنجانیش ڕێژەیەکی بەرچاوی کاندیدەکان پێک دەهێنن. هاوپەیمانی خەڵکی نینەوا لە بازنەی نینەوادا 62 کاندیدی هەیە، 31 کاندیدیان یەکێتین. ئێمە ئێستا دەست پێکریە هەوپەیمانی یەکەتی خەڵکی نینەوە دەست پێکریە و بانگیشەی هەڵبژاردن بەردەوامە لە کامل ناو مووسڵ لە دەوروبەری مووسڵەوە، قەزاءەکان و ناحیەکانجی بەردەوامن، هیچ عیبی نییە و بالعکس ئێمە هاتیە و پشتگیری خەڵک و کاندید و ڕێخستن یەکەتیت و یەکەتیژی ڕێخستنجی ئەوانەی پشتگیری بوو قیادە و یەکەتی و سەرکردایەتی یەکەتیتکن. ئینشاءڵڵا ئەو جارەژی ئێمە دەنگێکی باش بین و باشتر بین ئینشاءڵڵا. سەرکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو مەڵبەندی مووسڵ سەرکەوتنی هەموو پێکاتەکانە لە مووسڵ، هەموو پێکاتەکان بە تایبەت مووسڵ عەرەب و کورد و تورکمان و مەسیحی و ئێزیدی و هەموو پێکاتەشی هەیە مووسڵ. سەرکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەربارەی مووسڵ لە مەجلیسی مەحافەزە ئێستا هەر سەرکەوتوو بووین، لە ئینشەڵڵا لە پەرلەمانی عێراق یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو جارێ هەر سەرکەوتوو دەبیتن. بڵێ بە تایبەت ئێستامە لە بەغدای سەرۆک کۆمارمان هەیە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان، چەندین وەزاراتمان هەیە. خەڵکی مووسڵ بە تایبەت ئێستا خاڵشوانیمان هەیە لە بەغدا وەکو وەزیری عەدل بە هەزاران کێشەی خەڵکی مووسڵی عەلکردیە لە بەغدا. بڵێ هەموو وەزارەتەکان لە دەستی یەکێتی نیشتیمانی کوردستان بیتن، باشترە لەوەی لە دەست غێر لایەن بی هیچ بۆ خەڵکی مووسڵ نەکات. ڕۆنزە زیاد سەیدۆ بەگم کاندیدە سەر لیستا ئەتیحاد ئەهل نینەوە ژمارە 281 و تەسەلسەلام ڕقم 8 داخوازی جەماوەرێن خوێنە عەزیز و هێژا دکەین کو پشتەوانیا خۆ و هاریکاریا خۆ ji بۆ سەرێخستنا لیستا ئەتیحاد ئەهل نینەوە دیارکەن ژمارە 281 و تەسەلسەلا ڕقم 8 و ڕۆژا دەنگدانێژی بکەینە کەرنەڤالێک ji بۆ سەرێخستنا ئەvê لیستێ و کو ئەم خزمەتکردنا هەوا بکەینە ئەرکەک لەسەر ملێن خۆ و هەر ساغ و سڵامەت بن.
کۆمپانیای دابشکردنی بەرهەمەنەوتیەکانی کەرکووک با سیستمی نوێ دەستی بە دابشکردنی نەوتی سپی بەسەر ماڵانە کرد و لە ڕێی پارەجانی ئەلکترۆنیۆ هاوڵاتیان بە شەنەوتی خۆیان وەردەگرن. بەهۆیەوەی سیستمەکە نوێیە هەندێک جار گرفت لە بەشی وێزگەکان دروست دەبێت. بەڵام لقی کەرکووکی کۆمپانیای دابشکردنی بەرهەمەنەوتیەکان ڕایگەاند لە هەوڵی بەردەوام بدەین تا هەموو ئەو گرفتانە چارەسەر بکەین. ڕوونیشی کردوتە هاوڵاتیان دەتوان لە ڕێگەی مۆبایلەکانیانەوە ناویان لە سیستمە نوێیەکە تۆمار بکەن. وڵی بە هەنگاوێکی باشە ئەمە من پێم باشە وەکو خۆم پێم باشە ئەم هەنگاوەنگاوێکی خراپ نییە هەرکەس لە حسەی خۆیە بەڵام کێشەی ئەوەمانەیە سیارەکان نایەتە ژوورەوە هەمووی بە عارەبانە بیان بە کۆڵبی بێتە دەرەوە وەڵی زان کێشەمان ئەوەیە گەرێشەکە بێسابی هەمووی بەکرێ فڕێدیتە دەرەوە ئەم سیستەمە هەر خاڵاتێکسەکی کارتێکی خۆی لایە نەوتەکەی لاغاز نەکرێ کەس ناتوانێت نەوتی ئەو ببات یاخۆ سرێ ئەو بە ئەمە چەندێ هەنگاوێکی باشە حکومەت نایە هەنگاوێکی باشە من زۆریشم پێ باشە ئەم هەنگاوە هەنگاوێکی ڕێکوپێکە بۆ هەموو کەسێکە توانێ حسەی خۆی وەرگێ بە ئاسانی زۆر شتێکی باشە چەندێک کاراسانی بۆ ئێوە وڵی ئیساکە من ئیساکە لە ژوورە بووم بە 3 دقە لا دەستمەوەینەکە و هاتم وەسڕی خۆم کردووە چۆڵەوەڵەوە وەرێگرم زۆر شتێکی باشیان کردووە هەواڵەکانم پێشکەشکردن خاچان لەگەڵ